بەڵێ دایکیاکان فەرموو بەڵێ فەرموو جارەکەم کرد وتم کوڕێکم هەیە 3 ساڵە وەفاتی کردووە دوو مناڵی لە دوا جێماوە بەڵێ دایکی مناڵەکان نایڵێ مناڵەکان ببینم مامۆستا چڕێکم بۆ داانێ بۆچی ناهێڵێ بیان بینی خۆکارەکەی چییە یعنی ئەگەر شایانی باسکردنی سەر تەلەڤیزۆن بێ وەفاتی کرد ڕۆشتەوە ماڵی باوکی تروی من مناڵی خۆم نایڵێەوە بیان بینم آخر هۆکاری چ بوو ئێوە پێشتر شەڕتان بوو یعنی وەفاتی کوڕەکەتی بەدەستی ئێوە دەزانی بەکەم تەرخەمی ئێوە دەزانی گلەی ئەم بووکە چ بوو مەبەستنەوەیە ینی گلەی ئەم بووکە چییە گلەیەکەی چییە ینی کە تۆ تێی بگەی وەکو دایکێ بەسەر چاو دایکیاکەم چەند مناڵی هەیە دوو مناڵی هەیە بەسەر چاوی شەڵا ڕوونکردنەوە بەسەر چاو ئێشای شەڵا من قسەیەکی باش لەسەرەوە دەکەم کە دایکی ئاکەم بە ئیزنی خوای گەورە دایکی ئاکەم پرسیارێکی کرد فەرمووی دوو منداڵمان هەیە 3 ساڵە کوڕەکەم کۆچی دوای کردو یا ڕەبی خوای گەورە پاداشتی ئەو جەرگ سووتانت بداتەوە دایکی ئاکەم ئینشاءڵڵا لە بەهەشتا بە کوڕە نازدارەکەت شاد بێەوە خوای گەورە منداڵەکانیشی ساڵح کە بەڵام داخی گران ماکە وەکو خۆت باسی دەکەی بەبێەوەی کێشەیەک لە بینی تۆ بووکەکەتدا ڕوویدا بێ بووکەکەشت خوای پەروەردگار سەرفرازی کە هاوکاری بێ منداڵەکانی بردوتەوە لە ماڵی باوکی معزز مکەڕەم بە خێویان دەکا ئەم کارەی زۆر جوانە و دەستی ماڵی باوکیشی خۆش بێ خوای گەورە بەرەکەت بخاتە ماڵیانەوە کە بووکەکان وەرگرتوت کچەکان وەرگرتوتەوە منداڵەکانیشیان لێدا نەبڕیەوە بەڵام ئەوەی جێ ئەسەفە وەکو نابێت لە تۆ کە باسی دەکەی ئەڵێ بەداخەوە ناهێڵە منداڵەکان ببینم ئەمە نە لە ڕووی شەرعیەوە وەنە لە ڕووی یاسای وڵات و هیچ وڵاتێکی یاسای دەستکردی دنیاشەوە قبول کراو نییە جەنابەت واجبە پێویستە ئەو منداڵانە تۆ نەنانی تۆدایە گەورەیانی و تۆ ئەوانە نەوەی تۆن لە جیاتی منداڵەکەت کە خوای گەورە کوڕەکەی لێوەرگرتوویتەوە منداڵەکانی بۆ بەهێشتوویتەوە ئەوانە نەوەی تۆن پێویستە لە ژێر سەیتەرەی تۆدا بن دیارە دایک لە هەموو کەس دەیان نزیکترە بەس ئەوە مانای ئەوە نییە باپیریان نەنکیان خاڵیان مامیان نەتوانێت ئەو مناڵانە تامردن ببینێ بچیتە ماڵیان و دەریان پێی دایکی ئاکەم ئینشاءڵڵا تۆ کارێکی وا مەکە منداڵەکانیش لە دایکیاندا ببڕن ئەلحەمدوللا چانەیە کە وەکو باوکیان لە دایکیان ئامێزگی گەرمی بۆ گرتوونەوە بەڵام بە قسەی برای خۆت بکە دووسێ مامۆستای ئاینی بەڕێزی گەڕەکەکەتان نزیک پیاوانی معقولی قسە ڕۆیشتوو کە لەو ماڵەدا واتە باوکی بووکەکەتان قسەی لێ وەردەگرێ بووکەکەتان حرمەتی بۆ دادەنێ بڕۆن ئاگاداریان بکەن ئەمە نە لە ڕووی شەرعەوە خوا قبوڵیەتی وەنە لە ڕووی یاسا شەوە ڕێگە پێدراوە خوا نەخواستە ناگاتەوە ڕادێ بەڵام تۆ ئێستا داوا لە یاسا و قانون بکەی یەکسەر یاسا پشتیوانی لێ دەکا وەکو تۆ چۆن مافی ئەوە نییە بڵێ بووکەکەم لە دوای وەفاتی کوڕەکەمەوە نابێ منداڵەکان ببینێ بە هەمان شێوە ئەو مافەش بە تۆ دەدرێت کە منداڵەکان مەحروم نەبن نەوەکانی خۆت لە جیاتی ئەولادەکانتن بەڵام هەموو شتێک وە سڵح و خەیڕون پەنا بۆ ئاشتەوایی بەرن و هەموو کلیلێکی قفڵێکی داخرا و کلیلی خۆی هەیە ئەو کلیلە ڕەن بێ زمانی من بێ هی فڵان کەس بێ بە تایبەتی ئەو دەوروبەرێکی خۆیان لیان نزیکن کەسانی پیاو ماقوڵ و خزمەتگوزار بە دین و ژینی خەڵک لە وڵاتی ئێمەدا لە کۆمەڵگای ئێمەدا لە گەڕەکەکانی ئێمەدا زۆرن ئینشاءڵڵا پەیوەندیان پێوە بکە و تۆ دڵت گەورە بێت چووی ئەگە خوا نەخواستە دەریان کردی سوکایەتی نییە بە تۆ ئینسانی دەرک گەورە ئینسانی بەڕێز کە چۆ هەر ماڵێک قەت دەرناکرێتە دەرەوە کوردەواری وتویانە دەرگا گەورەیە دەرک گەورەیە ئینسان قەدر و حرمەتی خۆیەتی پێش بەرامبەرەکەی بەڵام هەوڵ بدە ئینشاءڵڵا بە ئیزنی خوای گەورە لە ڕێی مامۆستایانی بەڕێزی ئاینی لە ڕێی کەسایەتیەکانەوە داوای بینینی منداڵەکانی خۆت بکە